والله مامۆستاگیان من دوو پرسیارم نتوی بەڕێزە بوو. فەرموو. پرسیار یەکەمم مناڵێکمان تازە بووە کوڕە دەڵێن دەبێت دوو ماڕی بۆ بکەیت بەخێر مەڕە منداڵە. ئەی تۆ دەڵێی چی؟ وەڵاهی ئەمە شارەزامان نییە لەسەر ئەو شتە ئەگە بۆ ماڕۆم بکەیتەوە مەونن دەبین. ئەمەیان باشە، ئەمە ڕاستە تەواوە سونەتە. خوشتی من خوای گەورە ئەو نیعمەتەی بە تۆ داوە کوڕێکی بە تۆ داوە لە کاتی سەربڕین ئەو دوو مەرە چ بڵێن؟ حەج هەر بسمیلایی دەکەیت و سەری دەبڕیت تەواو. نیەتەکەشە دەوەیە کە سونەتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گیان بەڵێ بەڵێ هیچ نیەتێکی ناڵێ بڵێ دەبێت چ شتێکی؟ نا خوای گەورە ئینەمە الأعمال بالنیات خوشتی من خوای گەورە ئاگای لە نیەتانە ئەوە بەهۆی لەدایکبوونی مناڵەکەتانەوە ئینشاءالله حوتەمی بۆ دەکەن و سەری دەبڕن ئینشاءالله. پرسیارە دووەمیشم مامۆستا. بەڵێ. ڕۆژێکیان دانیشتبووم بەرامبەر ڤیدیۆک لە فەیسبووک شتێکم بیست کە مەلا هاوڕێ بە باسی کردی بەهەش پلەی هەیە دەخوای بە زیاد بێ نوێژ و تاعەتەکانی خوام هەموو جێبەجێ کردووە هەم کەس بەشی خۆی غەڵەتێکی بچووکی کردبێت تۆ بەم کردووە زۆرم دڵخۆشە کە ئیشاڵە خوای گەورە بەرزم کاتەوە بۆ پلەکانی بەهەش کە کوتی پلە پلە هەیە بەرزترینیان خۆشترینیانە زۆر تا مەزرێ ئەوم بەستیان دەبێت قورعانی پیرۆز لەبەر بکەیت یعنی دەڵێ ئاەتەکان دەبێت یەک بێک بڵێ ڕاستەکە من زۆر هەوڵ دەدەم دەی خوێنمەوە بەڵام پێم لەبەر ناکرێ ئاەت شتێکی تر بکەم خوشتی بەڕێزم کۆمەڵێک لە سەحابە ڕەزای خوایان لێبێ کۆمەڵێک لە سەحابە هەموو قورئانیان لەبەر نەبووە و پلەشیان پلەی بەرزی باشدە ئینشاءالله مەرج نییە ئیلا بۆ پلەی بەرزی باشدە ئەو خەڵکە هەموو قورئان لەبەرکە بەڵێ تا پێت دەکرێت لە بەریکە بیخوێنەوە بەرەکەت و خێر لە قورئاندایە ئەمما بڵێ تەنها ئەوە مەرجە نە ئەوە مەرج نییە کردەوەی چاک زۆر بکە زیکری خوا بکە دوعا بکە ئینشاءالله سونەتەکان بکە چاکە لەگەڵ خەڵکە باش بە لەگەڵ دەوروبەرێت دڵت پاک بێ بەرامبەر مسلمان لە دەست و زمان سەلامەت بێن کەسێکی سوودبەخش بە ئەوانە ئینشاءالله دەتگەێنێ بە پلەی بەرز بە ئیزنی خوای گەورە بارەکەڵڵا فیک.